باش ئەمڕۆ دانیشتنی ناسایی پەرلەمانی کوردستان بوو بۆ ئەوەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێ بە جۆرێک کە سیستەمەکە بکرێتە پەرلەمانی و سەرۆکی هەرێم لە نێو پەرلەماندا هەڵبژێردرێ و دەسەڵاتەکانی وارێک بخرێتەوە هاوتای سیستەمێکی پەرلەمانی بێ لەسەر و هەموو ئەمانەشدا فەراغی یاسایی لە هەرێمی کوردستان دروست نەبێ. بەداخەوە نیستابی یاسایی ئەمڕۆ تەواو نەکرا، بەڵام یەک دانیشتەکە بە دوو داواکاری ئەو چنینۆ پەرلەمانتارە بۆ دانیشتنی نائاسایی ساری مەفعولە هێشتان کارایە بۆی لە ئایندێشی نزیکدا ئەگە نیسابەکە تەواو بوو ئەم دانیشتنە بکرێ. بەڵام خاڵی پرشنگدار خاڵی نوێ لە ڕووی گۆڕانکاری لە ژێرخانی سیاسی و لە ژێرخانی یاسایی لە هەرێمی کوردستانە ئەوە بوو بۆ ئەم مەسەلە گرنگە هەندێ لایەن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای ئەم مەسەلەیەوە خۆی زۆر سەغڵەت کرد، نەیویست پرۆژە یاسا بێنێ بۆ ئەوەی مەسار یان ڕێڕەوی یاسایی ئەم مەسەلەیە بزرگە. بەڵام خۆشبەختانە هەموو قۆناغەکانی ئەم پرۆسەیە بەسەرکەوتی ڕۆیی تا ئەمڕۆ پێشەشکردنی پرۆژە یاسا، اینجا دانیشتنی 23 حوزەیران بۆ خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاساکان و نووسینی راپۆرتی لیژنەی یاسایی و اینجا داواکاری پەرلەمانتاران لە سەرۆکایەتی پەرلەمان بۆ سازدانی دانیشتێکی نائاسایی بۆ هەمواری یاساکە، هەموو ئەوانە گەواهی ئەوە بوون کە ئیتر خەباتی مەدەنی، خەباتی سیاسی، خەباتی یاسایی و دژایەتیکردنی فەرزکردنی ئیدارە و دژایەتیکردنی سیاسەتی دیوەخان و دژایەتیکردنی سیاسەتی موجامەلە ئەگەر تەواویش کاڵ نەبوو بێتەوە نەمابێ، بەڵام ڕێژەیەکی زۆری لەدەستداوە. بۆیە ئەوەی ئەمڕۆ بەدەستهات ئەوەیە کە هەموو ئەو حزبانەی یان بەشێک لەو حزبانەی پێیان وایە یاخود ناتوانن تەفەهومی یان تێگەیشتن بۆ خەریتەی نوێی سیاسی لە هەرێمی کوردستان بکەن، پێیان وایە هەموو ئەو قۆناغانی ڕابردوو کە بە نایاسایی یاخود بەکاری ناڕەوا یاخود بەکاری ناشرین بۆیان سۆتە سەر، بەڵام دەرکەوت ئەم جارە پەرلەمانی کوردستان مەرجەعی یاساییە، دەرکەوت خەباتی مەدەنی و خەباتی سیاسی و خەباتی یاسایی چەند برەوی سندووە ئەگە بەراوردیکەین بە ساڵانی ڕابردوو. بۆیە ئەوەی لای ئێمە گرنگە سەلماندمان کە پەرلەمان مەرجەعی یاسایە لە هەرێمی کوردستان و پەرلەمان ئێمە وامان کرد لەگەڵ حزبە هاوکارەکان پەرلەمان ئەو تاکە شوێنە بۆ ململانەی تەندروست و ململانەی شەریفانە و ململانەی یاسایی حزبەکان، نەوەکو هەوڵدان بۆ تێکدانی مەساری پەرلەمان یاخود قسەکردن لەسەر مزداقەتی پەرلەمان. ئەمڕۆ دەرکەوت مزداقەتی پەرلەمان لە جێی خۆیەتی، بەڵام بەداخەوە هەموو ئەو هەوڵە ناڕەوا، ئەو هەوڵە ناشرنانە، ئەو هەوڵانەی کە دژە دیموکراسین کە دژە مەدەنین بۆ ئەوی نسابی پەرلەمان تێک بدرێ، وەکو بڵقی سەرئاو وایە چۆن ئەم گۆڕانکاری ئەوڕۆ بەسەرهات ئەمڕۆ بەدیهات ئەم بڵقی سەرئاوەش لە ئەندێشی نزیکدا نامێنێ. بۆیە خۆشبەختانە هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئەمە پەرلەمانی کوردستانە کە نوێنەرانی ئێوە پارێزگاریان لێکرد، دیفاعیان لێکرد، ئەمە هەوڵی بزوتنەوەی گۆڕان، کارنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هەموو ئەو حزبانەی کە پرۆژە یاسایان پێشکەش کرد بوو بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم، ئەوەی پێوتین کە بزوتنەوەی گۆڕان دژایەتی سیاسی گۆڕیوە بۆ ململانەی سیاسی. بەڵام بەداخەوە دیسان دەرکەوت هەندێک حزب هێشتا ناتوانن نەفەسی توند، نەفەسی زبر، نەفەسی دوو ئیدارەی واز لێبێنن، ئەوەش پەیوەندی بە ڕۆشنبیری سیاسی و ڕۆشنبیری حزبی هەیە. خۆشبەختانە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هاوکارەکانی هەست دەکات کە بەرهەمێشی باشی دووری بێتەوە لە 5-6 ساڵی ڕابردوودا کە ئەمڕۆ بەرهەمەکەمان ئێمە پێمان وایە ئێستا خەڵکی کوردستان وشیارە، حزبە سیاسیەکان وشیارن، هەموو ئەو هەوڵە ناڕەوایانەی بۆ شکست پێهێنانی ئەم کۆبوونەوەیە دران مێژوو ڕەحمیان پێناکات. چونکە بیرتان نەچێ ئەمڕۆ کوردستان بۆ بەیانی سبەی تووشی کێشەیەکی زۆر گەورە دەبێت، چونکە سەرۆکی هەرێمی کوردستان شەرعیەتی لەدەست دەدا و ویلایەتی نامینێ. ئێمە بۆیە هەوڵماندا پێش 1980 ئەم یاسایە هەموار بکرێتەوە بۆەوەی فەراقی یاسایی دروست نەبێ. بۆیە ویستت ئەم پرسیارە بکەیت دوای ئەمە چی ڕوودەدا، دوای ئەمە سەرۆکی هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە کەوا بکە بەردەوام بێ. بۆیە سەرۆکی هەرێمی کوردستان
ئەوەی ئێستا ویلایەتەکەی تاو کۆتایی دێ پەنا دەبرێ بۆ مادەی 15 لە یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ 6 ڕۆژ سەرۆکی پەرلەمان بەپێی یاسا وایە ئەوە ئێمە نین داوا دەکەین ئەو یاساکە داوا دەکا سەرۆکی پەرلەمان ڕۆڵ و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم فەیڕەو دەکا تاوەکو سەرۆکێکی نوێی هەڵدەبژێترێت. بەپێی یاسا سەرۆکی هەرێمی کوردستان ویلایەتی تاو دەبێت. کاتێش خۆش بۆ ملایەک.